لەو شەڕەیە. ئێمە کە ئەڵێن مەسەلەن ئەوان بەریتانیا ئەمریکا وڵاتانی ترەڵێتن بسمار لە تابوتی ئەڵمانیادرا نەخێر بسمار لە تابوتی ئەڵمانیا لە ستالینگرادەوە دەسی پێ کرد ئەوێ ئەساس بوو لاوازیان کرد تەواو لاوازیان کرد هێزەکانی دوایەوە لە نۆرماندی شارێکە لە پاریسەوە 200 کیلۆمەتر دوورە. باش ئەگەر سەیری نەخشەی نۆرماندی بکەی ینی لەسەر دەریای مانش سەیریەکەی زەویەکەی ئاوەکو ڕقم هەشتی لێ هاتووە دوو سەرەکی شاخی هەیە لەم لاو لەولایە مەساحی زەویەکەشی زۆر نییە زۆر 6 کیلۆمەترێکە پێم وابێت 4 گۆش. تۆ ئەوێنانە کە هەڵبژاردرا بۆیە گەر هێزەکانی بەریتانیا و ئەڵمانیا و کەنەدا و نیوزلندا و دابەزن لێنانە بتوانن لە ناوچەیەکی بچووکە شەڕ بکەن نۆک فراوان بێتەوە. دوایەوە لە نۆرماندی 16,000 سەربازیان بۆی ئامادە کرد 11,000 فڕۆکە 7,000 سەفینەی حربی 4,100 بەس سەفینەی ئینزال بوو ینی سەربازی تیا بوو کە دایە گرت لە 5 قۆڵەوە دابەزین لێ قۆڵ نەبوو لە 5 قۆڵەوە دابەزینە سەر ئەڵمان. ئەو قۆڵەی کە سوپای SS لێ بوو ڤاڤن SS ینی کام ژمارانە باسی ناکرێتن لە کۆنا خوێندومەتەوە 12,000 SS ئەڵمانی ڤاڤن 45,000 کەسیان کوشت لەێنانە هەر لەوێت 45,000 لەوێت 45,000 بەریتانی و ئەمریکی و کەنەدی و ئوسترالی و نیوزلندیان لەوێ کوشت. باش ئیتر ئەوە کە شکایەوە کۆتایی پێهات تۆ 11,000 فڕۆکە و 7,000 سەفینەی حربی لێت بداتن. ئەڵمانیاش بێهێز بوو بەسایی سۆڤێتەوە لە ستالینگرادەوە نێتوانی هاوکاری ئەمانە بکە. ئیتر لێ دەرگا کرایەوە بۆی ئەڵمانیا بشکێتەوە تایبەتیش بڵین شارل دیگۆڵ لە فەڕەنسا کە پێی ئەوترێ ئەندازیاری فەڕەنسیەکان کە ئەو سەرپەرشتێکە حکمی وەرگرت توانی تەوقی هێزەکانی ئەڵمانیا بکە لە قۆڵێترەوە و جەنەرال شۆڵتس تەسلیم بێ و ئەو قۆڵە بکرێتەوە بە تەواوەتی تەسلیم بوون و تر ڕێگاکە کرایەوە بۆ وڵا حەزەکەم باسی ئەو پلانە بکەی یعنی پلانەکە باس لە شۆکێنەری پلانەکە دەکرێت دژی ئەڵمانیا لە نۆرمادا یعنی لەلایەن مەسەرەن ئایزنهاوەر و مۆنتۆگۆمیری و ئەمانە ڕاستەکە چۆن بوو لە چێرچل و ئایزنهاوەر ینی پلانەکانیان کەدانە تۆ لە بیرت نێشێتن تەنها ئەوە نەبوو لە دەریاوە کە هێڕشیان بردەسەری ینی تۆ هێزی تایبەتی بەریتانیات هەبوو هێزی تایبەتی بەریتانیا پێش ئەوان بە پەرەشوت بە ئینزال شەوان دابەزینە پشت هێزەکانی ئەڵمانیا ئەلێوێنانە دوای ئەو هێزەی ئەڵمانیا ئەوەنە نەبوو لێوێنانە هەمووشی بڵین سەربازی تازە بوون ئەو مەشقی کۆنیان نەبینی بوو کە لێوێنانە ئەو شەڕە بکەن. ئەڵمانیا چاوەڕێەوەیە کرد هێزەکانی ئەڵمانیا کە لە نۆرماندیەمەی بەسەر بێ یا بە پلانەکەی نەئەزانی کە نەیەزانی بە پلانەکەی نازانی چونکە وەکو پێتم وتیانی تەشفیری ئەڵمانیا نامەکانیان هەمووی ئاشکرا کرا ئەڵمانیا چییە کاتن ئاشکراکە ئینگلیس پێزانی لێ لە شاری شفڵد وەکو معسکرێکیان کردوبووە ژێرزەمی جیازی ئیگما جویان لە هەموو سەرکردەکانی ئەڵمانیا بوون کە پلانەکانیان چێ و لە چۆ هێزی بەرگری بکەن توانیان هەڵیان بخەڵاتێنن بۆ شەڕیش پێێتەوە الحرب خۆدا کە بتوانی هەڵی بخەڵاتیانی من لەم قۆڵەوە دێم بەڵام خۆی لە قۆڵێکی ترەوە دێتن بۆت